بەشێک لە دەستنووسەکانی مامۆستا نورسی لە دەستگای ئیستەنبول بۆ زانست و ڕۆشنبیری پارێزراون. ڕۆژانە بە دەیان و سەدان موسڵمان لە ناوچە جیاوازەکانی جیهانەوە سەردانی دەکەن. یەکێک لە شارەزایانی پەیامەکانی نور کە وەک مامۆستا پەیامەکانی نور بۆ سەردانیکەرانی ڕوون دەکاتەوە. دەڵێت بەهۆی دۆخی ناهەمواری سیاسی مامۆستا و جوان نەبوونی خەتی نووسینەکان زۆربەی پەیامەکانی نور لەلایەن قوتابیەکانیەوە نووسراونەتەوە. بەڵام ئەو بەشەکەمەی کە مامۆستا خۆی نووسیوێتیەوە پارێزراوە و تا ئێستا لەناو نەچووە. Üstad Bediüzzaman Said Nursi Hazretleri 1876 yılında doğdu. پەیامەکانی نور لە بارلا دەست بە نووسینیان کراوە، بەڵام فشارێکی زۆری لەسەر بووە. هەروەها بە دوایدا گەڕاون و زیندانی و دادگاییان کردووە. هەر بۆیە مامۆستا سەعید پەیامەکانی بەدەستی خۆی نەنووسیوەتەوە، چونکە دەست و خەتی جوان نەبووە. هەر بۆیە بەدیعوزەمان پەیامەکانی نوری وتووە و خوێندکارەکانی بۆیان نووسیوەتەوە. دواتر لە ڕێگەی دەست و پاشان لە ڕێی ئامێری ڕۆنیۆوە لە 30 سەدەی ڕابردوو پەیامەکان کۆپی کراون و بڵاو کراونەتەوە. جگە لە پاراستنی دەستنووسەکانی مامۆستا، ئەو ئامێرەی پەیامەکانی مامۆستا سەعیدی نورسی پێچ چاپ کراوە تا ئێستا پارێزراوە و ئەو جانتایەشی کە پارێزەری مامۆستا لە کاتی دادگاییکردنی مامۆستا پێی بوو بە هەمان شێوە تا ئێستا هەڵگیراوە و بەڕێزەوە سەیر دەکرێت. حەزرەتی مامۆستا سەعیدی نورسی شاهێدی دوایین سەردەمی عوسمانیەکان و سەرەتای سەرهەڵدانی کۆماریەت بووە. جەنگی جیهانی یەکەمی بینیوە و لە جەنگدا بەشدار بووە و 2 ساڵ و نیو لەلایەن ڕووسەکانەوە بەدیل گیراوە. هەموو وەزیر و دەسەڵاتدارانی عوسمانیەکان هاوڕێ و کەسی نزیکی بوون و لە بڵاوبوونەوەی پەیامەکاندا یارمەتیان داوە. لێرەدا یەکەم نمونەی نووسینەکانی هەیە. دوای بەرپابوونی کۆماری ڕژێمێک لە تورکیا هاتە سەر دەسەڵات کە دژی ئاین بوون و قورئانیان قەدەغە کرد و بانگیان کردە تورکی. هەموو شتێکی ئیسلامیان قەدەغە کرد. هەر بۆیە مامۆستا نورسی و خوێندکارەکانی بەنهێنی ئەم پەیامانەیان دەنووسیەوە. پەردەیان دادەدایەوە، منداڵ و ئافرەت و بەساڵاتچوو سەرقاڵ بوون و 600,000 دانە کتێبیان بەدەست نووسیوە و لە هەموو ئەنادۆڵدا بڵاویان کردەوە. مامۆستا سەعید نورسی لە ساڵی 1878 لە گوندی نورسی شاری بەدلیس و لە سەردەمی خەلافەتی عوسمانی لەدایک بووە. بەهۆی زیرەکی و لێهاتوویەوە هەر لە تەمەنی 15 ساڵی نازناوی بەدیعوزەمان واتە ناوازەی سەردەمیان لێناوە تا ساڵی 1960 و کۆتا ساتەکانی تەمەنی لە شاری ئورفا لە خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلام بەردەوام بووە.